گۆرانیا مەخصوصەن بۆ کاک ئەمەی تاسینی ئومید دەکەم بەڕڵێ بێ بۆ وەڵی زارە شاری مامۆستا حەسەن دڵناس پێشکەش بە خۆشەویستان هەموو شاوی ئازاری نوێ ناخۆ دێڵم دەسووتێنێ ناخۆ دێڵم دەسووتێنێ با بزانم خوایە و دێڵە ڕۆژێکی بەسەر تۆ دێنێ ڕۆژێکی بەسەر تۆ دێنێ لەکانیاوی چاوەکانم نەماوە تۆزێ ئاوی ڕۆن نەمایە تۆزێ ئاوی ڕۆن هەڵخۆڵاوی ناخی دێڵ بوو لە خامی تۆ واوێشێک بوون لە خامی تۆ واوێشێک بوون لەو برینە چەند بە زۆیە ئەناڵێنم بۆ مەرهامێ ئەناڵێنم بۆ مەرهامێ لەو برینە چەند بە زۆیە ئەناڵێنم بۆ مەرهامێ ئەناڵێنم بۆ مەرهامێ نیا کەسێک دەستم بێگرێ بۆ پەیدا نابێ ئەو دامێ بۆ پەیدا نابێ ئەو دامێ زۆر دەمڕاق و بێویژدانی بیرت کردم دڵێت بێنم بیرت کردم دڵێت بێنم لە خۆشی ژیانی دنیا کەژاڵم بێ بەشت